24 یانزەی هەموو ساڵێک بە ڕۆژی هەڵەبجە دیاری کراوە. هەڵەبجەواتە جوانیواتە میوان دۆستی. ئەوانەی شارەزای مێژوون تا ئێستا بۆیان نەسەلمێراوە کە ناوی هەڵەبجە لە چێوە هاتووە بۆ چوونەکان زۆرە. هەڵەبجە بە عشقی خۆم مەزانم، هەڵەبجە بە دایکی دووەم نێزان. لە هەڵەبجە سێ پێکاتەی گرنگ ژیاون، موسڵمان و کاکەیە و جوولەکە. بەڵام لە ساڵی 1948 جوولەکەکان گەڕانەوە بۆ ئیسرائیل. ئێستا موسڵمان و کاکەیەکان لە هەڵەبجەدا دەژین. هەڵەبجە بۆ من واتە ژیانەوە منەوەی سیانزە ماڵم. سیانزە ماڵی هەڵەبجە دێرینترین هاوڵاتی شارەکەن. دەژڵێن ئەوان بوونەتە هۆی بنیادنان و ئاوەدانکردنەوەی هەڵەبجە. هەموو 24 یانزەیەک دیاری کراوە بە ڕۆژی هەڵەبجە. ماوەی 3 ساڵا ئەم یادە دەکرێتەوە و هاوڵاتیان بە جۆش و خڕۆشەوە بەشداری ئەم ڕۆژە دەکەن.